بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. سپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و یاری یاوەرانی و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئەوەی بە پێویستی ئەزانین کە ئێمە مسلمان پێوەی پابند بین ئەو ئادابانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە لە کاتی سەردانیکردنی نەخۆشە. ئێمە مادام خوای پەروەردگار ژیانی پێبەخشیوین بە هەمان شێوە ڕۆژێکیش دێ نەخۆش ئەکەوین لە کاتی نەخۆش کەوتنماندا ئەو کەسانی کە دۆست و ئازیز و خۆشەویستمانن دێن بە سەردانیکردنمان بۆ ئەوەی ئەجرێکی مسەوگەر، پاداشتێکی مسەوگەر و ئەجرێکی نەبراوە بۆ خۆمان مسەوگەرکەین، پێویستە پابند بین بە کۆمەڵێک ئاداب و ڕێکار و ڕێنماییەوە بۆ ئەوەی ئەجرە گەورەکەمان لە کیز نەچێ. دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی شیرین یا بۆمان باسەکە فەرمێ حق المسلم على المسلم خمس، واتە حەقی مسلمان بەسەر مسلمانەوە پێنجتە. یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیەکە فەرمێ عیادەة المەریض، واتە سەردانیکردنی کەسی نەخۆش، کەواتە مافمان بەسەر یەکتریەوە ئەوەیە کە لە کاتی نەخۆشکەوتنمانە سەردانی یەکتری بکەین. بۆ ئەم سەردانیکردنەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک ئەجری زۆر گەورەی داناوە کە لە کاتی سەردانیکردنا ئینسانی مسلمان بەدەستی ئەهێنێ. یەکێک لەو فەرمودانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەوەمان بۆ کە ئینسانی مسلمان لە کاتێکا کە سەردانی برایەکی مسلمانیەکە، کە سەردانی خوشکێکی مسلمانیەکە، کە سەردانی کەسێکەکە کە نەخۆش بێ بە واتە فراوانەکەی، ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر ئەم کەسە لە شەوا سەردانی بکە، واتە لە ئێوارەیە لە شەوا بچێتە لای 7,000 مەلایکە دوعای بۆکەن، و ئەگەر ئەو کەسە لە ڕۆژا بچێ و لە بەیانیا بچێ 7,000 مەلایکەتی تری تایبەتی داوای دوعای خەیری بۆکەن. کەواتە ئێمەی مسلمان بە دوعاکردنی مەلائیکەت بۆ خۆمان مسەوگەرەکەین کاتێک کە سەردانی کەسێکی خۆشەویست و نەخۆشمانەکەین. کەواتە ئەم ئەجرە گەورەیە با لە کیس خۆمان نەدەین. لە هەر ڕۆژێکە، لە هەر جێگەیەکە، لە هەر مەقامێکە کە ئینسانی مسلمان زانی کەسێکی نەخۆش هەیە، پێویستی بە سەردانیکردن هەیە، سەردانی بکەین و ئاگامان لێ بێ. و حتا لە ئیسلامە بە فراوانی باسی سەردانیکردنی نەخۆش کراوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی نەخۆشی کافریشی کردووە، نەک ئەو کەسانەی کە هەر نەخۆش بوون و مسلمان بوون، بەڵکو سەردانیکردنی نەخۆش بە شێوەیەکی گشتی باسەکرێ کە ئینسانی مسلمان هەر کەسێک نەخۆش بوو، ناسیاوی بوو، دۆستی بوو، ئەتوانێت بچێ سەردانی بکە و ئەجرە گەورە بۆ خۆی مسەوگەرکە. و هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردو لەوەی کە ئینسانی مسلمان بە واتایەکی فراوان ئەتوانێت سەردانی نەخۆشکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی مناڵی جوولەکەی کردووە کاتێک نەخۆش بووە، و هەروەها سەردانی باپیری سەردانی مامی کردووە کاتێک کە نەخۆش بووە لە کاتی سەرمەرگا بووە. کەواتە ئەمە بەڵگەن لەسەر ئەوەی کە ئینسان لە کاتی سەردانیکردنا ئەم ئەجرە گەورە بۆ خۆی مسەوگەرەکە و پاداشتەکەش بۆ خۆی مسەوگەرەکە. و لە هەمان کاتیشە ئەبێ ئەوەمان لەبیر بێ کە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە کتابەکەیە بابێکی ناوناوە عیادەة النساء للرجال، هەتا ئافرەت ئەتوانێت سەردانی پیاو بکە، پیاو سەردانی ئافرەتکە لە کاتی نەخۆشیە. بەڵام بەو مەرجانەی کە زانایان باسییان کردووە لەوەی کە ئەبێ فیتنە نەبێ و هەروها نەبێتە مای ناڕەحەتی و اختلاف دروست نەبێ لەوانەیە کە لە ئیسلامە باس کراوە. دیارە کۆمەڵێک ئاداب باز کراوە کە ئەم ئادابانە پێویستە ئینسانی مسلمان پێویستە وەختێکی گونجاو بدۆزێتەوە بۆ سەردانیکردنی نەخۆش. ئەبێ وەختێک بێ کە وەختەکە گونجاو بێ. ئەو نەخۆشە کاتێک لە نەخۆشخانەیە ئەگەر زانی ئەبێتە مای زەحمەت هەم بۆ نەخۆشخانەکە، هەم بۆ نەخۆشەکە، هەم بۆ کەسوکاری نەخۆشەکە، پێویستە نەبێتە مای زەحمەت، سەردانەکەی بگۆڕێ بۆ کاتێکی تر. و لە هەندێک نەخۆشەیە کە پێویستە لە نەخۆشخانەکانە لە شوێنی تایبەتیان کە پێوتری عینایە مڕەکەزە پێویستی بە سەردانیکردن هەر نییە، بەڵکو تەنها لە خزم و کەسوکاریە پرسێ. و زۆر جار ئەکرێ ئەم هەواڵپرسینە لە ڕێگەی مۆبایلیشەوە بێ، بە تایبەت ئەگەر کەسەکان لە شوێنی دوور بوون نەئەکرا سەردانی بکەی لە کاتەکانە، پێویستە بە ڕێگەی مۆبایل بە هەر ڕێگەیەکتر لەو ڕێگایانی کە هەیە. و پێویستە لە کاتی کە لە ماڵیشەوەیە ئەبێ ڕەچاوی ئەو نەخۆشانە بکرێ
کە سەردانیان ئەکرێ کاتێکی گونجاو هەڵبژێری بە واتایی کاتە گونجاوەکە بۆ ئەوەیە کە نەبیتە مای زەحمەت بۆ بەرامبەرەکەت نەخۆشی وا هەیە پێویستە کەس نەچێتە لای نابێ ئینسان ئیلحاح بکە زۆری بکات لەوەی کە من حەزەکەم بیبینم و هەندێک نەخۆش هەیە پێویستی بەوە هەیە کە ڕەچاوی بکەیت لە کاتی سەردانیکردنە کەواتە کاتە گونجاوەکان هەڵبژێرین بۆ سەردانی نەخۆش بۆ ئەوەی کە نەبینە مایەی ناڕەحەتی و مەبینی نایی زەحمەت بۆ خەڵقی و هەروەها کاتێک کە ئەچی بۆ سەردانی نەخۆش پێویستە پرسیار لە حاڵی بکەیت و ئەم پرسیارکردنەش بە پرسیارکردنێکی زۆر نەبێ تەفاسیلی تیان نەبێ زۆر باز نەکرێ لەگەڵیا بە تەنها حاڵی ئەپرسی و هانی سەبری ئەدەی لەوەی کە ئارام بگرێ لەوەی کە لەسەر خۆ بێ ئەجرێکی مسەوگەر بۆ خۆی مسەوگەرەکە بەوەی کە سەبر ئەگرێ و باسی پێغەمبەران بکرێ سەلامی خوایان لەسەر بێ کە نەخۆش بوون ئەیوب سەلامی خوای لەسەر بێ کە هەندێک ڕیوایەتەکان دەڵێن 18 ساڵ نەخۆش بووە کەواتە نەخۆشی تەنها تایبەت نییە بە ئەم چینە کەسێک کە لەسەر زەویە بەڵکو بۆ عامی خەڵقیە و لە هەموو چینەکانی ترژەگرێتەوە و پێویستە ئینسانی مسلمان کاتێک کە ئەچێتە لای نەخۆش یەکەم قسە زۆر نەکا زۆر باسی دنیا نەکا زۆر باسە شتە دنیایەکان نەکا چونکە زۆر باسکردنی شتە دنیایەکان زۆر جار نەخۆش بێتاقەتەکە لەبەرەوە با ئاگامان لێ بێ کاتێک کە سەردانی نەخۆشەکەی نەیکەینە موناقەشە نەیکەینە مجادلە نەیکەینە کۆمەڵێک لەو شتانەی کە پەیوەندی بە نەخۆشەوە نییە و هەروەها ئەبێ ئادابی زیارەتی نەخۆش کە کورت بێ ئادابی زیارەتی نەخۆش پێویستی بچیە پێویستە بە کوردە جاری وایە کەسی و ئاچێ 2 سەعات لای نەخۆشێک دانیشێ ئەمە بەڕاستی لە ڕووی نەعورفەوە نە لە ڕووی سەردانی نەخۆشەوە ڕێگە پێدراو نییە لەبەرەوە بێ ئینسانی مسلمان ئاگای لەوە بێ و هەروەها کاتێک چووتە لای نەخۆش دوعای خێری بۆ بکە و داوای لێش تۆش داوا لە ئەو بکە کە دوعای خێرت بۆ بکە چونکە دوعاکەی ئەو وەرئەگیرێ و دوعای ئەویش بۆ تۆ مسەوگەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوبێتە لای هەر نەخۆشێک فەرمێتی لا بەئس طەهور خەمت نەبێ ئینشاءالله خوای پەروەردگار ئەمە ئەبێتە مای پاکبوونەوەت لە گوناح چاکی ژەبیتەوە کە چاک بوویتەوە گوناحت پێوە نەماوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای تایبەتی بۆ کردووە فەرمی هەر کەسێک بچێتە لای نەخۆش 7 جار ئەم دوعای بۆ بکە ئەسئل الله العظیم رب العرش العظیم ئەن یشفیەک خوای پەروەردگار شیفای بۆ ئەنێرێ کەواتە کە چوین با وا بچین کە سەردانیکردنەکەمان جێگە بگرێەوە بە کەڵک بێ و هەروەها ئەبێ ئاگاشمان لەوە بێ کاتێک کە ئەچین لای نەخۆش ئومێد بدەینە نەخۆش نەک نەخۆش بێ تااقەتکەین بەوەی کە فڵان کەسم نەخۆشێک تۆی گروەفاتی کرد فڵان کەسم نەخۆشێک توی گرت چەندان وڵاتگەڕا تا چاک بووە ئەبێ ئینسانی مسلمان هەموو کاتێک مژدەی خۆشی پێبێ بۆ خەڵقی ئەبێ ئینسانی مسلمان هەموو کاتێک دەمی بە مژدە بێ هەتا ئەگەر نەخۆشەکەشی زۆر ناڕەحەت بێ بڵێ ئەم نەخۆشی تۆ بۆ خوای پەروەردگار شیفادانی زۆر ئاسانە خەمت نەبێ خوای پەروەردگار بە ئاسانترین شێوە شیفا بۆ نێرێ هیچ نەخۆشێک نییە خوای پەروەردگار شیفای بۆ نێرێ کەواتە با کاتێک کە ئەچین لای نەخۆش وا بچین کە ببینە مای خەیر و بەرەکەت بۆ نەخۆشەکە و هەروەها ئەجرە گەورەکەیش بۆ خۆمان مسەوگەرکەین و هەموو کاتێک دوعایان بۆ بکەین ئەوان دوعامان بۆ بکەن و هەموو کاتێک سەبر و ئارام بە نەخۆشەکانمان بدەین لەوەی کە ئەجرێکی گەورە بۆ خۆیان مسەوگەرەکەن و ئێمەش بۆ خۆمان بەهەژ مسەوگەرەکەین و داواکاری نەخوای پەروەردگار کە شیفای نەخۆشەکانمان بدا و زیندۆکانیشمان سەلامەت کە و لە مردوەکانیشمان خۆش بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.